بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتمە لاپەڕە 78 لاپەڕە 78 شیکاری پرسیارەکان پرسیاری 39 بەداخەوە شیکار ناکەم چونکە دووسێ جارە و پرسیارم خوێندەوە بە کوردیەکەی و بە زاراوەی بادینی بە عەرەبیش هەست ناکەم پرسیارەکی ڕوونە هەست دەکەم زۆر ئاڵۆز و تێکەڵ و پێکەڵ و بێسەر و بەرە لەبەر هەندێ ئەو پرسیارەی دەست کاری ناکەم دەچمە لای پرسیاری ژمارە 40 ڕاستی 36 پێنووس و 48 تێنووسی هەیە دەیەوێت لە ناوچەند تورەگەیەک دایان بنێ ئایا چەند تورەگە بەکاردەینی ئەگەر هاتوو پێنووسەکان و تێنووسەکان بە یەکسانی دابەشی سەر تورەگەکان بکرێن ئەو پرسیارەش زۆر ڕوون نییە چونکە نەنووسرایە گەورەترین ژمارەی تورەگە یان بچووکترین ژمارەی تورەگە یان چەند جۆرە تورەگە چونکە ئەوەی ڕاستی بی زۆر دەتوانین بە زۆر دابەشیان کەین پێنووس و تێنووسەکان ئەمن لێرە ئەو دوو ژمارەی دەینم 36 و 48 دابەشی دەکەمە سەر کۆڵکە هاو بەشەکان بۆ وێنە ئەگەرە من دابەشم کرد هەردووچیان سەر ژمارە 2 48 دابەش 2 دەکا 24 36 دابەش 2 دەکاتە 18 واتە هەر لێرە ڕا دەتوانم ئەمن دوو تورەگەی بینم لە هەر یەکەیان 24 تێنووس و 18 پێنووسی دانێ ئەوە یەک لە ڕێگایەکە بەڵام چونکە هێشتا کۆڵکەی هاوبەش هەیە بۆ وێنە کۆڵکەی دیسان 2 ئەو جارەی 24 دابەش 2 دەکا 12 18 دابەش 2 دەکانەوە واتە ئەمن ئەو جارەی دەتوانم دوو جاران دوو چار تورەگەی دروست کەم یان ڕاستی دەتوانی 4 تورەگەی دروستکە لە هەر تورەگەی 12 تێنووسی دانێ و 9 پێنووسیش دانێ ئەوەش ڕێیەکی تکە بەڵام هێشتا کۆڵکەی هاوبەش مایە لە مابەینی 9 و 12 ئەو چییە؟ ئەویش سێە 12 دابەش 3 4 9 دابەش 3 3 واتە دیسانە گەرە من ئەو ژمارانە لێک دەم ئەوەی دەستی چەپ دوو جاران دوو 4 جاران 3 12 واتە ڕاستی دەتوانی 12 تورەگە دروستکە لە هەر تورەگەی 4 تێنووس و 3 پێنووس دانەیە بە یەکسانی دیتان خوێندکاری ژیر چەند ڕێ هەیە بێجگە لە ڕێی 6 تورەگەش دەتوانی دروستکە 6 تورەگەش دەتوانی دروستکاتن لە هەر تورەگەی 6 تێنووس و 8 تێنووس ببورن و 6 پێنووس دانێ واتە تورەگە دروستکردن گەلک زۆری هەیە هەمووشیان ڕاستن بەڵام دەبووە نووسرا بە گەورەترین ژمارەی تورەگە 12 تورەگەیە کە 4 تێنووس و 3 پێنووس لە خۆ دەگری واتە وەڵامەکە چییە؟ دەنووسی 12 گریمان باسی گەورەترین ژمارەی تورەگە دەکا دەنا دەتوانین بنووسین 2 دەتوانین بنووسین 4 دەتوانین بنووسین 6 بەڵام دەشتوانین بنووسین 12 کە گەیشتمە 3 و 4 کە هیچ کۆڵکەی هاوبەش نەما تەنیا یەک ڕادەوەستم ئەوە لە دیتنەوەی
گەورەترین کۆڵکەی هاوبەش کە 12 واتە گەورەترین ژمارەی توورەگەکان. پرسیاری 41 هەڵا لەکوێیە؟ بەیان وای زانی بچووکترین چەندجارەی هاوبەش بۆ دوو ژمارەی 10 و 15 بریتیە لە 5. ئایا هەڵەی بەیان لەکوێیە؟ وەڵامی دروست بڵێ. بچووکترین چەندجارەی هاوبەش مانای چییە؟ بچووکترین چەندجارەی هاوبەش واتە ژمارەی دەبی بینم دابەشی کەم بەسەر 10 و 15 بەبێ مانەوە. کو ئەو ژمارەم بەدەستێ؟ کو ئەو ژمارەی دەبینمەوە دەینم 10 و 15 دەنووسم، ئەو جا دابەشی دەکەم بەسەر کۆڵکەکان وەکو جاری پێشوو، بەڵام جیاوازیەک هەیە لێرە. وەکو جاری پێشوو بەڵام جیاوازیەک هەیە. ببورن ئەویش چییە؟ یەکەم جار دەینم ئایا چ کۆڵکەک هاوبەشە لە مابەینی 10 و 15؟ 5. 15 دابەش 5 3 دابەش 5 2. 5 لێرە گەورەترین کۆڵکەی هاوبەشە، بەڵام ئەمن گەورەترین کۆڵکەی هاوبەشم ناوێ، ئەمن بچووکترین چەندجارەی هاوبەشم دەوێ. کەواتە ئەمن لێرە ڕناوەستم کە دیتم 2 و 3 کۆڵکەی هاوبەش نییە، ئەمن بەردەوام دەبم. کو ئەو جارەی هەر دیسان دەینم دابەشی 3 دەکەم، 3یەکەی دابەشی 2 دەکەم، دووشم هەیە لێرە، دابەشی 2 دەکەم 3 چونکە دابەشی 2 نابی بێمانەوە وەکو خۆی دەینووسمەوە، بەڵام 2 دابەش 2 دەبیتە 1. ئەو 3ش دەبی دیسان بینم دابەشی 3 کەم، ئەو جە 3یەکەش بووە 1، یەکەکەش هەر بەخۆی یەکە. بۆ دیتنەوەی بچووکترین چەندجارەی هاوبەش پێویستمە ئەمن دابەشەکان بەردەوام بم هەتا هەردوو ژمارەکە یان هەر 3 ژمارەکە دەبن بە 1 لێرە، دەبی هەر بەردەوام بم، نابی ڕاوەستم وەکو ئەوەی کە دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش لێرە ڕادەوەستا. ئەو دووەم دروست نەدەکرد، تەنیا 5 بوو، بەڵام لە کاتی دیتنەوەی بچووکترین چەندجارەی هاوبەش دەبی ئەمن بەردەوام بم هەتا ژمارەکانم دەبن بە 1. ئێستا دەچمە لای دەستی چەپم، ئەو ژمارانە لێک دەدەم. 5 جاران 2 10، 10 جاران 3 دەکا 30، واتە بچووکترین چەندجارەی هاوبەش لە مابەینی ژمارە 15 و ژمارە 10 یەکسانە بە 30، واتە 30 دەتوانم دابەشی 10 کەم بێمانەوە و دەتوانم دابەشی 15 کەم بەبێ ئەوەی هیچ بمینێتەوە. بێگومان بە میلیۆنان ژمارەی دی هەیە، بەڵام هەموویان گەورەترن لە 30. بچووکترینیان 30ە، لە 30 بچووکتر نییە. واتە لە کاتی دیتنەوەی بچووکترین چەندجارەی هاوبەش ژمارەکە هەمیشە یان گەورەترە لە ژمارەکانی خۆم یان ئەوەندەی گەورەترین ژمارەیە. هیچ کات نابی ئەوەندەی بچووکترین ژمارە بی، هیچ کات نابی، یان گەورەترە لە هەردووچیان یان بەقەد یان ئەوەندەی ژمارە گەورەکەیە. لێرە 15 دابەشی 10 نەدەکرا، بەڵام ئەگەر بەهات باو بچووکترین چەندجارەی هاوبەش ببینمەوە بۆ وێنە لە مابەینی 10 و 20، ئەوە 20. 20 دابەشی خۆشی دەکرێت، دابەشی 10 دەکرێت. ئەوە بەو ڕێی دەمدیتەوە هەردوو ژمارەکان دابەشی 2 دەکەم، دەبیتە 10 و دەبیتە 5، ئەو جە هەردوو ژمارەکان دابەشی 5 دەکەم، دەبیتە 2 و دەبیتە 1، ئەو جە ئەو جە دابەشی 2 دەکەم کە بووە 1، 2 جاران 5 10 جاران 5 دەکاتە 20. واتە بچووکترین چەندجارەی هاوبەش هەرگیزا و هەرگیز دەبی گەورەتر بی، نابی هیچ کات بچووک بی، دەبی گەورەتر بی لە ژمارەکان یان ئەوەندەی ژمارە گەورەکە بی.
تێدا چوونەوە و ئامادەبوون پرسیاری 42 شی تەڵکردنی خۆبەشی بۆ ژمارە 45 بنووسە بە بەکارهێنانی هێزەکان. 45 دەینم دابەشی 5 دەکەم لە خشتەی لێکدان دەچم تەمەشا دەکەم بزانم 45 دابەشی چ دەکرێت، دابەشی 9 دەکرێت، دابەشی 3 دەکرێت، دابەشی 5 دەکرێت. ئەمن دابەشی 5م کردیە 9 ئەو جە 9یەکەش هێشتان دابەش دەکرێت چونکە 9 ژمارەی خۆبەش نییە دابەشە. 9 دابەشی 3 دەکەم دەکاتە 3 تەواو ئیدی ئەو ژمارە و ئەو ژمارە و ئەو ژمارە هەرسێکیان خۆبەشن کو دەیان نووسم دەنووسم 45 دەکاتە چونکە 2 سێم هەیە 3 توان 2 جاران 5 توان یەکە بەڵام پێویست ناکە بنووسم بەو شێوەی بە شێوەی هێزەکان واتە توان. دەتوانم بێگومان بنووسم 45 دەکاتە 3 جاران 3 جاران 5 بەڵام دەیانەوێ بە شێوەی هێز بنووسم چەند سێم هەیە دەنووسم 2 سێم هەیە 3 توان 2 کاتە ئەو شێوەی مەنووسە. شێوەکەی سەرەوە شێوەی هێز ڕاستە. پرسیاری 43 بەهای پیتی دابەش ئەژمێر بکە ئەگەر هاتوو پیتی کردیا 4602 و پیتی کردیا 37 واتە بە کورت و کرمانجی 4602 دابەشی 37 بکە. ئەمنەوها دابەشم کردیا لە کاتی دابەشکردن هەمیشە لای چەپی ژمارە گەورەکە ژمارەکەی ناوەوە ئەوە ژمارەی دەرەوەیە کە بەسەری دابەش دەکرێت ئەوەش بەشکراوەکەیە 4602 چونکە لێرە 37 ئەمن 46 تەنیا جارێ وەردەگرم 46 چەند 37 هەیە لە 46 یەک هەیە لێرەی دەنووسم یەک جاران 37 یەک جاران 77 یەک جاران 3 ئەو زەدەینم 46 جارێ تەمەشای ئەولایە ناکەم 0 و 2ەکەی تەنیا تەمەشای 46ەکەی دەکەم 6 هەفتی لێ بڕوا ناکرێ یەکەچی لەو چارەی خورد دەکەمەوە دەبیتە 16 شەشەکە 16 هەفتی لێ بڕوا دەکاتە 9 چارەکەش بووە 3 لێ بڕوا دەکاتە 0 پێویست ناکە و سفڕی هەر بنووسم. پاشان ئەوجە ئێستا ئەو سفرەکەی تەنیشت شەشەکەی ئەو سفرە دێتە خوارەی لە تەنیشت نۆیەکەی دایدەنێم دەبیتە 90 دابەش 37 دەبی بکاتە 2 لێرە نووسیتم 2 لێرە دەکاتە 2 جاران 7 چاردا 2 جاران 3 6 یەکیش 7 90 چاردەی لێ بڕوا دا چاری لێ بڕوا دەکا 6 هەشتیش هەفتی لێ بڕوا دەکاتە 1 بووە 16 ژمارەکە ئەو زەدەچم دووەکەی ئێرە دەینمە خوارێ لە تەنیشت 16 دادەنێم دەبیتە 162 کە دابەشی 37 دەکەم 4 هەیە 4 جاران 7 28 4 جاران 3 21 لەگەڵ 4 جاران 3 12 ببورن لەگەڵ دووش دەکات 4 162 کەم 148 12 هەشتی لێ بڕوا دەکات 4 5 چاری لێ بڕوا دەکا 1 واتە دەکاتە 4 ئێستا هیچ نەمابینمە خوارەیە ناچارم فاریزەکی لێرە دانێم ئەوجا سفرەکیش زیاد کەم لۆ 4 دەکەی 140 دابەش 37 دەکاتە 3 جاران 7 21 3 جاران 3 9 لەگەڵ 2 11 111 لێ بڕوا دا یەکی لێ بڕوا 9 3 یەکی لێ بڕوا 2
یەکی لێ بڕوا 0 ناینووسم دیسان سفرش کە زیاد دەکەم لۆ 29ەکەی 290 چەند 37 تێدایە 7 هەیە ئەو جا 7 جاران 7 49 و 7 جاران 3 21 21 و 4 دەکاتە 25 ئەو جا 10 لێ بڕوا دەکا 1 8 5 لێ بڕوا دەکا 3 دیسان ئەگەر سفرەکی دانێم 310 8 37 هەیە لە 310 کەواتە لێرە دەتوانم ڕاوەستم ژمارەکەم بۆ چ بووە 124 و فاریزە 378 بەش لە 1000 پرسیاری 44 بەهای 5 توان 4 زۆر ئاسانە واتە 5 جاران 5 جاران 5 جاران 5 4 جار 5 جاران 5 25 25 جاران 25 دەکا 625 ئەگەر هەر نەزانی بە ئەژمێر دەتوانی پرسیاری 45 کام بڕ یەکسانە بە 3 جاران 3 جاران 3 جاران 4 جاران 4 جاران 5 جاران 5 پێشی ئەوەی تەمەشای ئەو وەڵامانە بکەی بە خۆت وەڵامە ڕاستەکەی بنووسە تەماشاکە چەند سێ هەیە سێ کەواتە سێ توان سێ جاران چەند چوار هەیە دوو چەند پێنجیش هەیە دوو کامە وەڵام وەکو ئەو وەڵامەیە ئەو وەڵامە جێ پرسیاری 46 شێوەی دەی بۆ ژمارە 46 لە 100 کامەیە 46 لە 100 لێرە 46 لە 1000 چونکە سێ خانەیە یەک خانە دوو خانە سێ خانە لە 100 تەنیا دوو خانەیە یەک خانە دوو خانە ئەوەش 4 ژمارەی تەواوە ئەوە هەر هەڵەکی گەورەیە ئەوەش هەر هەڵەکی زۆر گەورەیە 46 تەواو شیکاری پرسیارەکان گۆشەی ڕووناکبیران لێرە ئەو جارەی ئەو خشتەیە زۆر زۆر گرنگە زۆر ڕێسایەکی گرنگە کە دەسەلمێنن کە ئەگەر دوو ژمارەم هەبوو ئەنجامی لێکدانیان هەمان ئەنجامی لێکدانی گەورەترین کۆڵکەی هاوبەش و بچووکترین چەندجارەی هاوبەشی دوو ژمارەکەیە واتە ئەو ڕێسایی بزانم زۆر زۆر باشە کەواتە تەماشایەکی ئەو خشتەی بکە خوێندکاری ژیر و دەبینی کە ئەو ستونە هەمان ئەو ستونەیە واتە من ئەگەر دوو ژمارەم هەبوو ئەگەر بچووکترین بۆ وێنە بچووکترین چەندجارەی هاوبەشم زانی یەکسەر دەبی گەورەترین کۆڵکەی هاوبەش بزانم ئەگەرە من دوو ژمارەکەم جارانی یەک کردەکە 50 بۆ وێنە دابەشی دەی بکەم دەکا 5 چونکە من دەزانم کە گەورەترین کۆڵکەی هاوبەش و بچووکترین چەندجارەی هاوبەش هەمان ئەنجامی لێکدانیان وەکو ئەنجامی لێکدانی دوو ژمارەکەیە 5 جاراندا کەواتە زۆر بە کەڵکم دێ ئەو ڕێسا و یاسایە خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە و ببورن کە نەمتوانی پرسیاری 39 چا بکەم چونکە هەستم کرد پرسیارەکی ناڕوون و ئاڵۆز و بێسەروبەرە بەداخەوە نەمتوانی چاچی کەم یان شیکاری کەم تێبینیەتشم هەیە پێشی ئەوەی وانەکەی تەواوکەم ئەویش زۆر جار داوا لە من دەکرێت کە ئەمن بچم بگەڕێم بە دوای وانە و وەکو ئەوەی ئامادەشی بکەم و لینکەکەش دانێم
لۆ ئەو کەسانێک کە بە خۆیان ناچن بگەڕێن یان گەڕاینە تۆزەک و تااقەتیان نەبوو ماندی بووینە و دایانەوێ ئەمن ئەو ئیشەی بکەم بەداخەوە زۆر ببورن کە ئەمن ئەو ئیشەئی من نییە گەڕان بە شوێن وانە چونکە ئەمن ئیشی من لێرە تەنیا دروستکردنی وانەکانە کە زۆر کاتم لێ دەڕوا کە زۆر دەبی بە زۆر جار هەڵە دەکرێ و دەبی ئەمنوانەکە دووبارەکەمەوە ئیشی من ئەوەیە ئەمنوانەکان دابەزینم ئیشی من ئەوەیە ئەمن سەردێر بنووسم لەوانەکان ئیشی من ئەوەیە منوانەکان هەمویان لە لیستەدانێم لیستی وانەی بیرکاری بەرجیەک بە جودایە بەرجی دوو بە جودایە وانەی بیرکاری پۆلی چار بەرجیەک دیسان بە جودا بەرجی دوو لیستی خوێندنەوەی کوردی بە جودایە لیستی فێربوونی زمانی سویدی لیستەکانم ئەمن هەموو دانایە ئەگەر تاک و تووک ڕەنگە لە بیرم چوو بیوانەیەک لە لیستەدانێم هیوادارم ئەگەر ئەو داواکاریە و هەبوو بە خۆت نەدیتەوانەکە داوا لە یەکە چیتکە بکە خوێندکارە چی بکە لە وێندەرێ لی بپرسە سڵاوە چی لێ بکە داوای لێ بکە ئایا ئەو وانەیە دیتیە نەیدیتیە لەگەڵ یەک ئاخافتن بکەن بدوێن یارمەتی یەکتر بدەن ئەو ئیشە ئاسانانە گەڕان بە دوایوانە لە من مەپرسن تکایە ئەو ئیشانە کە بە خۆت پێت دەکرێ کە بە خۆت دەبی بگەڕێی ئەوە ئیشی من نییە ئەرچی خۆتە هیچ نەبی یارمەتی یەکتر بدەن وانەکان لینکەکان دابەزینن لۆ یەکتر یەکێک داوا لەمە دەکا وانەی 145 لاپەڕە 145 ئەوە لە مانجی دووەوە ئەمن ئەو لاپەڕەیەم دابەزاندیە کەوەکو دەبینن لێرە تکایە هیوادارم کە یارمەتی یەکتری بدەن لەو بابەتە و ئەو ئیشە ئاسانانە بە من نەکەن کە کاتە چی زۆریشم لێ دەڕوا لە وەڵام دانەوە کاتی زۆرم لێ دەڕوا لە گەڕان کاتی زۆرم لێ دەڕوا لە دانانی لینکلو هەر کەسەی ئەمن پێویستە ئەو کاتانەی کە هەیتم تەرخانی کەم لۆ دروستکردنی وانە لۆ ئەوەی یارمەتی ئێوە بدەم کە زیاتر شیکاری پرسیارەکان بکەم هیوادارم چاوپۆشی بکەن لە کەم و کورتیەکان و لە هەڵەکان ئەگەر ڕوویان دابی هەتا وانەیەکی نوێ هەر بژین